بله تماشاوان هجال سر و مجاری از برای خوب میوان خواه برس یامند حاجو سروک شپیل آزادیا کردستانی میوان منه دم باش مامستا سیامند دست بی که دم خوازن صدامان بزانبن صدام چنه کو شنگال جویر کفتن نوبرا هولی رو بغدای پاکه نرازیه جویر کفتنه ام زانین دم باش پیکاکا هەرێما دخێ بن کۆنتترۆلا خۆدا ناخوازێ ژێ دەرکەوێ ئەم زانن ئەفساڵە پێکاکە لە قەندیلە لە کوردستانە عراقی و gelek ser êşî çêbûne ji ber hebûna walqedî lê Tirka gelek cara tehdîdane Kurdistana Iraqê derbasî Kurdistana Iraqê bûne û pêkaka ne misaide ji qendîlê derkeve. Îro tirs ew herêma Şingalê jî bibe weke قندیل پێکاکە ددەی خویا گرنگجی ئەم زانن داخوایانی کەچەکە داخوایانی دەرخست بۆ ئەم دیژی وێرە کەفتنێنە و ئەمێ لە شنگالێ بمێن ئەم شنگالێ دەرناکەون ئەم زانن شنگال هەرێمەکە استراتێژیە سەرسینۆرێ کورسانە سووری و کورسانە عراقەیە هەردوو ئالیاڤە پێکاکە کۆنتترۆلکێ ویسونۆرێها وش ئالیە دیڤە حژد شابێژی هەرێمەیە و هەژدە شابی و ئەیرانی ڕێژی ئەف هەرێمە هەگەلێکی گرنگە تەسیرە ئێرانێ لێ هەرێمێ گەلێکی مەزنە و توخوازێ بەردەوام سووری دەژی هەبێ لۆماژی ینی دەعالی پەڤرەکار دکن ژالیکی ئەیران ژالیکی پێکاکا و حتاژ پێکاکا و ئەیرانی وەرێ بخوازن ئەف هەرێم بن کۆنتترۆلاوا دەبمێنێ و ئەفرێک کەفتن دژی هەبوونا هەردوو ئادایە. بله افرا کفتن و چاو ورا جیبجی کردن برای سیامند هەکە بڕاستی پێکاکا و هەژدە شعبی نەحازر بن vekşênin ji vê herêmê rastî karê bigihê heta şer jî bibe em hêvî dikin ev tiştê hene bê ji ber ne ji ber cewendiyê ehlê Şingalê şerek çê bibe şerekî dî li Şingalê bibe bas wekem zanin îro rêkeftinek ویزارەتا پێشمەرگە و ویزارەتا بەرەڤانیە یا حکوومەتە عراقی کردیەش بووی گەل هەفتوو ئەو هەرێما بەشێکی مەزنج هەرێما مادا 140 بخنە بن کۆنتترۆلا خۆدا و gelekî معقولە شەڕێک چێ ببێ هەکە پێکاکانە مستعد بێژ بێ هەرێمێ دەکەێت یعنی لە گۆڕا خەفتنە تا ئەگەرێک مەزن هەیە و ئۆپراسیۆنێک لەشکری وەرە ئەنجامدان دا و چەکدارên پەکێکێ و حەیزە شعبی ji herêma Şengalê werne derxistin. بوسایش بەر شنگال بەشێک ji عراقەیە و ئەم زانین پێکاکە ڕێخستنەکە کوردی ترکیایە میلیسێ پێکاکە جهێوانینە لە شنگالی و کوردستانە عراقی و حکوومەتە مرکزی عراقێژی vê قبول ناکێ لۆماژی gelekî معقولە وەکەم گوت شەڕێکی دی دووبارە ببێ ئەس هێوی دکم پێکاکە vê ڕێکەفتنا چێبووی دە ئالیێ شرعینە یەکژێ کورسانە عراقی ji ئالیێ دی حکوومەتە مرکزی یا عراقی پابند بێ پێ و هەکەنە پابند بێ وەکە دێ خویاکردن بمێنێ وسایە کارێ شەڕێک ببێ وەکەم گوت ئەف نەخش خزمەتە ئەهلێ شنگالێش ئالی دیڤە دوێن بێژن ڕاستی ئەف ڕێکەفتنا چێبووی بەرجەوەندیە مڵەتێ شنگالێش بەر حتا ئیرۆ سەدی هەفتێ ji مڵەتێ شنگالێ نەڤەگەرانش بەر دە سەبەبە سەبەبێکشی پێکاکا لێ دەرێ gelek زەحمەتیاش ئەهلێ شنگالێت کێش ئالیە دیڤە حەجدە شعبیژی gelek زەحمەتیش خەلکێ شنگالێ رەتکێ گۆڤەگەرنە جهێخوا پەنابەر هیژمارێک مەزنج پەنابەرە لە کوردستانە عراقی لە ئەهلێ شنگالێ وێ کاربن vەگەرنە ماڵی خۆ. بله برێز سیامان یعنی ئەف ڕێکەفتن چما divê demê de hate îmzekirin em karin bibêjin ku dem hatiye ku hebûna pekekê ji Şengalê ji herêma Kurdistanê bi dawî were. Dem hatiye ji mêj ve gereke ev rêkeftin bûbane bes te pirsî çiman hebû ez bahar dikim hikûmeta Iraqiyê nû siyaseteke dî برێڤە بێ دخوازێ تەسیرە حەجدە شعبی jî li herêmê kêm bike loma niha ev rêkeftin çêbû ji aliyê dîve rewşa penaberê Şingalê gelekî xirab li Kursana Iraqê
و گرنگیگەک هەیە ئەف کەسی هاکار بن ڤەگەرنە مالێ خوا ڤەگەڕێنە هەرێما خوا لۆ ماژی gelekî giring evrêk heftineha û heke bi rastî pêkaka bi bercewendiyê ehlê şingalê bifikirê wê nehêlê ev şer bê wê xwe vekişêne ji şingalê. Belê. Serkeftina rekeftinê û derxistina pekekê wê çi bandorê li Rojavayê Kurdistanê bike? Em zanin îro beşek nîzîkî PKK, PYD û YPG got li Kurdistana Sûrîne û sedî sed yek jê got ev sînor ji bin kontrola PKK derket wê bandora PKK li ser Kurdê Sûrî jî wê kêm loma jî behoriyam de di bercewendiyê Kurdê Sûrî de jî ev rêkeftina he zanin îro PKK li Kurdistana Sûrî siyaseteke taybet dike û heta ev danûstandinê neqdîna encûmena niştîmanî û partiyê nêzîkî PYD de çêdibin rêd ve bêjware ev danûstandin serkeftî bin ji ber em zanin PKK heta hedekî dijî va danûstandina. Belê. Dawîn pirsyar mamosta Siyamend bijarde çi ne? Sînaryoya herî nêzik ji bo şengalê rewşa şengalê wê çi bin? Rastî nexuyaye divê em meyzênin hikûmeta merkezî, hikûmeta Iraqê çiqa wê bi çi rengî bixwaze ev rêkeftina hevser bike vê ji ber rêkeftin wekewek di rapora xwe de got dibêje vê Hizb Şeعبî û PKK derkeve ji herêmê. مستعدة كردية عراقي بارتي ديمقراطيك حكومتها هرمي مستعدة شاركي همبري جي PKK بكي وحكومتها عراقي جي مستعدة في تشتيها بكي از هي فيتكم براستي افشار نبيش برم قوت نجبر جوندي كردا بشتيه شارك چه بده ايرو بس سيناريو يك جي شر بده سيناريو كي ديا بشر PYD و حشد شعبي جهرمي خفكشين از بهرتكم روجي و هيفيل بيشياما و بدنا خوياكرن و كيجان استوانده جواهر دوكابي. بله. گلک سپاس برز سیامند حاجو سروک شپیلا آزادیا کردستانی گلک سپاس جبو بجدر بوناته.